ڕفاندنی شوان و ئازادکردنیان لە بەرامبەر بڕێکی زۆر پارە پلانی ئێستای چەکدارانی داعشە. داعش زۆربەی سەرچاوەکانی داهاتی لەدەست داوە، بۆیە لە ئێستادا جۆرەها ڕێگەی جیاواز بۆ دەستخستنی پارە و خەرجی چەکدارەکانی دەگرێتە بەر. ئەمجا سێ سەرچاوی بە خۆتیان هەیە داعشی کە لەو سەرچاوانەیە کە ئەم ڕفانی ئەم خەڵکانەیە لەم ماوەی ڕابردووە کە هەر لەم ساڵا سێ شوانیان ڕفانووە یەکیان بەدە دەفتەرونی وەرداوە لە سنووری با بڵێن هین هێنایانە لە سنووری لەیلان وانە هێنایانە دە دەفتەرونیان لێ سەنون هەر لێرە لیان سەنون لێرە لە بەریانداوە و لێراکە شوانێتیان ڕفان دوو دەفتەرونیان لێ سەنەوە لێرە ئەوەی کەسێکیان بەرە داوای 15 دەفتەرەکەن. ینی ئەمە ئەتوانم بڵێم سەرچاوێکی گەورەیە بۆ داعش بۆ ئەوەی ئێستاوان ناتوان نەوت بفرۆشن و شار و دەستیانە نیوە بتوانن کە داهاتی خۆیان با بڵێنیان برجەیەکی تایبەت بۆ خۆیان دابی کە ئێستا یەکێ سەرچاوە دارایەکانیان ئەوەیە. تا ئێستا داعش چەندین شوانی ڕفێنراوی لە ناوچەی غەڕە و پەڵکانە لە بەرامبەر پارەی زۆردا ئازاد کردووە. هێشتا چەند شوانێکیش لای داعش ماون و ڕێنمایی بەرپرسانیش بۆ شوانکارەکان خۆ بە دوورگرتنە لە چوونەنێ و ئەو سنوورانەی داعشیان تێدایە. داعش دیارە لەم مەرحەلا ئێستا پێویستی بە پارەیە بۆی خەڵکە فڕێنی و بە پارە بەرێدا ئێمە داواکارین لە شوانکارەکان و جوتیارەکان ئەوانەی کە هاو سنوورن لەگەڵ دەوروبەری پەڵکانە و دیل و ڕاجوانە خۆیان بپارێزن و نەچنە سنوورەکانی داعش بۆی توش ئەو کێشە و گرفتانە نەبن. لەوێ مەخەر سەرکردەکان ئێمە بە پێی وتەی فەرماندەی لیوای 144 پێشمەرگە ئەو داعشانەی لە ناوچەی غەڕە و پەڵکانن کوردیشان تێدایە. لەم سنوورەی ئێمە کوردیان زۆرتیایە تورکمانیانتیایە عەرەبیشانتیایە هەرسێنەکە کوردی ئێرانشیانتیایە من ئەزانم وەکو ناویش لامانە کوردی خەڵکی دوو زیانتیایە خەڵکی ئەم داوی لای ئێمەیانتیایە خەڵکی عەرەبی سێما بەگ و منتخەی دوو زوانیشانتیایە. ئەو کاتەی داعش چەندین ناوچەی لە سووریا و عێراق لە ژێر کۆنتڕۆڵدا بوو پشتی بە فرۆشتنی نەوت و چەندین جۆر بازرگانی تر دەبەست بۆ دەستخستنی داهات. بەڵام لە دەستدانی سەرچاوەکانی داهات فشاری داعشی بۆ سەر گوندیەکان چڕتر کردوێتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. شەرت نییە ینی